بەڕێز مخەلەت حازم چاودێری سەربازی و سیاسی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان دەبێت بۆ گفتوگۆکردن لەسەر مەترسی سەرهەڵدانەوەی داعش و گوێنەدان بە هۆشداریەکان کە بە ناوچەکە و بە دیاریکراوی بە عێراق دەدرێت. بەڕێز مخەلەت حازم ئەم کاتت باش، سپاس بۆی کە ئامادەی. با سەرەتا جارێ بزانین ئایا مەترسی داعش لە ناوچەکە ماوە یاخود کۆتایی پێهاتووە؟ بسم الله الرحمن الرحيم. بناوی خۆی بەخشندەی میهرەبان، سەڵاو لێەوە بینەرانی کوردستان 24. يعني دائما ما كنا نتكلم وەکو ئەوەی کە هەمیشە باسمان دەکرد و زەختمان لەوە دەکردەوە کە داعش نەخۆش دەکەوێت بەڵام داعش ناکەوێت و لە نێو ناچێت، چونکە داعش دامەزراوەیەکی ڕادیکالیە، بەشێکی سەربازی هەیە بەڵام بەشێکی سیاسیشی هەیە و دیوێکی هزری هەیە ئەم بابەتە. بۆیە ئەم ڕێکخراوە لەلایەن چەند ئامرازێکی دەرەکیەوە بەڕێوە دەبردرێت و ئەمان بە گوێرەی بارودۆخی سیاسی ناوچەکە مامەڵە دەکەن. بۆیە تێبینی ئەوە دەکەی لە دوای ساڵی 2017 وەستانی ئۆپەراسیۆنە سەربازیەکانیان لە عێراق بەشێکی زۆری ئەو داعشانە بەتایبەتی لە شەڕی کەرکووک و حاویجە لە نێو عێراقدا توانەوە بەتایبەتی ئەو ناوچانەی کە کۆنتڕۆڵی ئەمنیان لەلایەن بابڵ هێز ئەمنیەکانەوە نەکراوە و ئەمانە بوونەتە شوێن و پەناگەی ئەو داعشانەی کە لەو هێرشانەدا ماونەتەوە. بەم پێیا داعش هەمیشە کە لە دەرەوە کە هەر کە سەرکردەیەکی نوێیان دێتە پێشەوە و کەسێک دەبێتە با بڵێن سەرکردەیان هێرش لە دژی دامەزراوە و هێز ئەمنیەکان و شار و گوندەکان ئەنجام دەدەن. بۆیە لەوە تێیکە سەرۆکی نوێی قاعیدە ئەبوو حافظ با بڵێن تاکتیکێکی نوێی داناوە بۆ داعش. ئەم ئێستا خالیکە داعش وردەوردە هەڵدەستێنێتەوە و جمزۆڵەکانیان زیادی کردووە. لە هەمان کاتدا هێزە ئەمنی عێراقیەکان ئۆپەراسیۆنیان لە دژ ئەنجام دەدەن بەتایبەتی لە دۆڵی شای و طیبیجە و زەیتونە و چەلام و تەواوی ئەو ناوچانەوە ناوچەکانی دەوروبەری ئەمرین و ناوچەکان. بەڵام محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق دەڵێ مەترسی داعش کۆتایی هاتووە، بۆیە داوا لە هێزە بیانیەکان دەکەین عێراق بەجێ بێڵن. يعني هذه رؤية السيد أما دیدگای سەرۆکوەزیرانی عێراقە و ئێمە وەکو چاودێری سەربازی و ئەمنی پێمان وایە کە ئەم ڕێکخراوە لە نێو خۆیدا کە هەڵگری هەزرێکی با بڵێن باوەڕیە ناکرێت بە چەند کۆتایی پێبێت، بەڵکو ئەم ڕێکخراوە بۆ لە نێوبردننی پێویست ببێتەوە هەزرێکی لە دژ بێنیتە پێشەوە و پێویستە لە ڕێگەی وشکردنی با بڵێن پەناگەکانیان و هێرشکردنە سەریان و کۆنتڕۆڵکردنی سنووریەکان ئەمان لە نێو بیسوە. داعش دەبێت بزانین ڕێکخراوێکی سنوور بڕەوە هەمیشە لە سنوورەکان دەپەڕنەوە بە پێچەوانەشەوە لە نێو عێراق زۆلیان هەیە و ئەمان بەمە خۆیان گرتووەتەوە توانیویانە هێز بدەنەوە خۆیان. بۆیە تۆ تێبینی ئەوە دەکەیت کە هێرش و ئۆپەراسیۆن لە دژی هێز ئەمنیەکانمان ئەنجام دەدەن. ئێستا گەورەترین مەترسی داعش لە سووریا و کەمپی هەولە کە لەوێ خەڵکێکی زۆری تێدایە بەتایبەتی لە ناوچەی حەسەکە. ئەمانە هەمویان ئامرازی ئەو کەسانن کە داعشیان دروست کردووە و دەیانەوێت لەم ڕێگەیەوە جارێکی دیکە داعش چالاک بکەنەوە و داعش وەکو کارتێکی فشاری سیاسی لە بەردەم وڵاتانی ناوچەکە بەکاربێنن. ئەگەر ئیرادەیەکی ڕاستەقینە هەبووە بۆ ئەو وڵاتانی کە داعشیان دروست کردووە بۆی ڕێکخراوەکە لە نێو بین ئەوە دەمێک بوو داعش لە ساڵی با بڵێن بە دیاریکراوی 2019 کۆتایی پێهات بە تایبەتی کە ئۆپەراسیۆنەکان لە باغوزی سووریا کۆتاییان پێهات، بەڵام ئەمان چیان کرد؟ داعشیان هێشتەوە بە تایبەتی لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ڕووباری فورات و گەلێک جاران داعش بەڕاستی بە ئازادی دەزوڵێتەوە و زموزۆڵ بە ئارەزوو خۆی دەکات. پێویستە وریابین و ناکرێت داعش بەکەم. ئەمریکا نایشارێتەوە زۆر بە ئاشکرا و بەڕوونی دەڵێ مەترسی داعش لە ناوچەکە ماوە. سەرۆک بارزانی چەندین جار هۆشداری داوە لە سەرهەڵدانەوە و خۆڕێخستنەوە و مەترسیەکانی داعش. ئەو بەڕێزیشت هەر ئاماژەی بووە کێڵی لە دوای هاتنی کادێکی نوۆ بۆ داعش خۆیان ڕێخستۆتەوە و دەستیان بە جوم و جۆڵەکان کردووەتەوە. کەواتە پرسیارەکە ئەوەیە، ئایا پێتان وایە عێراق ئەم هۆشدارانە بە هەند وەردەگرێ؟ ئەگەر نەخێر بۆچی ئەوەندە جەسوورە لەسەر چوونە دەرەوەی هێزە بیانیەکان؟
يعني حقيقة الموضوع إخراج القوات ڕاستەکەی بابەتی چوونە دەرەوەی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی لە دژی داعش لە عێراق من پێم وایە ئەمە پرسێکی سیاسیە و بڕیارەکەش بڕیارێکی سیاسیە و بڕیارێکی ئەمنی نییە هەرچەندە گەڕی گفتوگۆ هەبووە بە سەرکردایەتی ئەمریکا لەگەڵ لایەنی سەربازی و ئەمنی عێراقی فشارکردن بۆ بردنەدەرەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی عێراق دانیە لە بەرژەوەندی ئێمە دانیە چونکە ئێمە باسی ڕێکخراوێک دەکەین کە لە ڕێگەی چەند ئەندامێکی کەم کە 200 کەس نەبووە ژمارەیە یەکی عێراق داگیر بکەن بۆیە بەڕاستی نابێ ئەوەندە دوور بکەوینەوە لەو دیدگای کە پێشووتر هەمان بوو ئەو شتانەمان بیر نەچێ و بۆ جاری دووەم هەمان هەڵە دووبارە نەکەینەوە کە ساڵی 2014 کردمان بۆیە ئەوەی پێویستە ئێمە بیکەین ئێستا ئەوەیە کە استراتیژیەت و سیاسەتێکی نوێمان هەبێت ڕەهەندێکی تایبەتمان بەوە هەبێت کە لە ناوچەکەدا دەگوزارێت و پێویستە هەمیشە ڕوانینێکی دیکەمان بۆ گۆڕانکاریەکانی ناوچەکە هەبێت. دەمەوێت ئەوە بپرسم لە ئەگەری چوونە دەرەوەی هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا لە عێراق چ مەترسیەک چاوەڕێی عێراق دەکات؟ بە شێوەیەکی بنەڕەتی عێراق کاتێک بەو ئاراستەیە چووە بڕیاریدا خشتەیەکی کاتی بۆ چوونە دەرەوەی هێزەکانی هاوپەیمانی دابنێت دەبوایە ڕێکەوتنێکی درێژخایەنی هاوبەش لەگەڵ ئەمریکا واجب بکات ئەمە ویستی عێراق بوو با بڵێن وەکو حکوومەت و لەگەڵ بەشی ئەو زۆرانەی کە وڵاتن لە نێو هاوپەیمانی نێودەوڵەتی من پێم وایە ئەمریکا لە نێو عێراقدا دەمێنێتەوە تەنیا ناونیشانی مانەوەی دەگۆڕێت بە گوێرەی ڕێکەوتنی هاوبەشی ئەمنی بە هەمان شێوەش وڵاتان دیکەی هاوپەیمانی نێودەوڵەتی بەڵام پێویستە ئێمە مکۆڕ بین لەسەر ئەوەی کە هاوبەشەکەمان تونند و تۆڵتر بکەینەوە و پێویستە ڕێکەوتنێکی بەرگری ئەمنی هاوبەش لەگەڵ ئەمریکا واژوو بکەین و بەیەکەوە کاری زیاتر بکەین تەنانەت لەگەڵ هەندێک وڵاتی دیکەی هاوپەیمانی نێودەوڵەتیش بۆ ئەوەی زەوی و ئاسمانی عێراق بپارێزین ئەگەر هاتو دووچاری هەر تیرۆرێکی دەرەکی بووە چونکە زۆرێک لەو کەسانەی کە قسەیان کردووە لە وەزارەتی بەرگری و لە وڵاتانی دیکە بەڵێ بەڵێ بەڕێز مخەلەت حازم چاودێری سەربازی و سیاسی لە بەغداوە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی سوپاس بۆی کە بەشدار بووی لەگەڵمان هەرچەندە دەمانیست گفتوگۆکەمان زیاتر بێت بەڵام پێچێت پەیوەندیەکەی لەگەڵمان بچڕابێت سوپاس دەکەم کە بەشدار بووی.